بەنای خوای گەورە میهرەبان بەخێراتنێکی گەرمی میوانە بەڕێزەکان دەکەین چالاکوانان ئەندامانی ڕێکخراوانی هەفتەی شوبات بەخێرن سەر و سەرچاوان. ئەمڕۆ ساڵیادی ڕۆژێکی دیکەی ڕەشە لە مێژووی 33 ساڵەی حکومڕانی کوردی بە دیاریکراویش بنەماڵەی بارزانی و تاالبانی کە تیایدا چەکداران و میلیشیاکانی ئەو دوو بنەماڵەیە زیاتر لە 10 گەنج و مناڵ و ڕۆڵەی ئەو نیشتیمانەیان لە سنووری پارێزگای سلێمانی بە نەحەق شەهید کرد و سەدان خۆپیشاندەری دیکەشیان خەڵتانی خوێن کرد کە تەنها لە دژی گەندەڵی و نادادی بە شێوەیەکی مەدەنیانە خۆپیشاندانیان ئەنجامدا بوو. هاوکات بەهۆی ژێرپێخستنی دادگا لەلایەن ئەو دوو بنەماڵەیەوە نەبوونی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان تا ئێستاش بکوژانیان بە ئازادانە دەسوڕێنەوە و نادرێنە دادگا و تەنانەت پلەی حزبیان بەرز کراوەتەوە و زیاتر ڕێزیان لێدەگیرێت. ئەمەش ئێمە کە سوکاری شەهیدانی زیاتر نیگەران کردووە، وای کردووە زیاتر چەوسورانەتر دژی ئەم دوو بنەماڵە دیکتاتۆرە بوەستینەوە. بەردەوامیش دەبین تا بەدیهێنانی